علوەی هاوچەرخی هەولێر کە ساڵانی ڕابردوو دروستکرا بوو بڕیار بوو بازاڕی سەوزە و میوەی هەولێر بۆ ئەو علووە نوێیە بگوازرێتەوە، بەڵام ئەوەی دەبیندرێت چۆلێکی زۆری پێوە دیارە و هاوڵاتی و جوتیاران ئامادەنین لەو علووە نوێیە دەست بەکار بن و بەرهەمەکانیان تێدا ساغ بکەنەوە. ئەو خەرکە بە زۆر ڕوو لێرە دەکاتن بە ئام شتەکان لێرە زۆرە خەرک ناستەولای بەڕاستی لێرە مرتەعە لەبەرەوەی بێرە فێر بووینەوە قەنەعاتمان لێرە هەیە و ڕستەکە لێرە هەرزانە و هەموو ڕوو لێرە دەکات و لێرە دەبن ئەو هەرزانی لێرە هەیە لەوێن دەرینە لەوێن دەران موشتی کەون دەبینێتەوە ئەوەیە و لێرە هەرچی بتێ هەیە لە خۆت بارەکەی و دەکرێت. لەو بارەیەوە پێیان پرسیاری ئاڕاستەی وەزیری بازرگانی کرد، بەڵام وەزیر ئاوا وەڵامی دایەوە. ئەو پرسیارە پێیوەست نییە بە منەوە بۆچی نایەن و بۆچی دێنەوە دەبێت خۆیان جوابی دەنەوە نەزانم. سەبارەت بە هۆکاری نەچوونیان بەشێک لە خاوەنی قاتع و محەلەکان ڕایانگەیاند بەهۆی ئەوەی علوێ نوێ پرۆژەیەکی بازرگانیە. ئێمە وەکو خاوەنی قاتع و محەلەکان ئامادەنین مامەڵە لەگەڵ پرۆژەیەکی بازرگانی شەخسی بکەین. وتیشیان لە علوێ نوێ ئەو داواکاریانەی ئێمە هەمانە جێبەجێ نەکراوە بەوەی دوکانەکان بچووک کراونەتەوە. ئەو علوێ ئەولا کە دروست کراوە لەسەر داوا ئێمە دروست نەکراوە و بەو مواسەفاتانەی ئێمە دەمانێت دروستی نەکردووە کابرا لە بادی دوکانەکانمان بۆ گەورەتر بکە بچووکی کردوتەوە بە سیستەمێک دروست کردووە بۆ کەرچی ئیشی ئێمە نایەتن و دووەمیش ئێمە ئەسڵەن ئەوێمان بە کەلک نایە لەبەرەوەی ئێمە لێرە 25 ساڵ کیلێبەستمان لەگە حکوومەت هەیە پێویست بەوە ناکە ئێمە بچینە بەرباری ژێری تاکە کەسێک تا ساڵی 2038 کیلێبەستمان هەیە و ئێرەمان پێ باشتر زۆر لەولا لەبەرە کە چوویتەولا نازانم کابرای هەر ڕۆژە ئەمرێک بە کەیفی خۆی دەردەکات. عقلشمان هەیە 2003 لەگە حکوومەت ئەوەش کە دروستی کردیە بە ئەوەی خۆی نەک بەڕەزامەندیمە بۆی خۆی دروست کردی لە خۆی هیچ دەکا ئاسایە و ئازادە ئەمەش دوێ هیچ خۆمانەکەن ئازادین ئامادەنی نەبچین کەس نییە مرچی خۆی بەجیبێری بستێ بە زێر دەستی خەرک بەس بەعاری خۆم ئامادە نیمە. پرۆژەی علوێ نوێ دەکەوێتە سەر ڕێگای هەولێر گوێ ڕوو لەسەر ڕووبەری 200 دۆنم دروست کراوە لە ساڵی 2020ەوە بە فەرمی بەڕووی خاوەنکار و جوتیاراندا کراوەتەوە. لەگەڵ ئەوەشدا کاسبکارانی علوێی کۆن بە پێی گرێبەستێک کە لەگەڵ حکوومەت کردویانە تاوەکو ساڵی 2038 لە شوێنی خۆیان دەمێننەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.